ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لا نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن لە عەبدولسەلام عارفەوە بۆ عەبدوڕەحمان عارف. ڕۆژی سیانسەی 1966 عەبدولسەلام عارف لە فڕۆکەیەکی هێلیکۆپتەردا بەر بۆ خوارەوە و سووتا. هەواڵی مردنی ڕاگەیەنرا و عەبدوڕەحمان عارفی برای هاتە شوێنی بۆ سەرە کۆمار. هەندێک لە ڕۆژنامەکانی ئێران بە مانشێتی گەورە نووسیبووان فڕۆکەکەی عەبدولسەلام عارف بە گولەی یەکێک لە براکانی مەلا موسا بارزانی بەردراوەتە خوارەوە. بارزانی ئەم خەبەرەی بە درۆ خستەوە. لە ڕۆژی 2/5/1966 ڕژێمی نوێ دەستی کرد بە ئەنجامدانی پلانەکانی سەرکۆماری سوتاو. هاوسوێنەکانی هێرشەکانیان لە چیای زۆزک و هەندرێنەوە دەستی پێکرد. بە پلانی خودی بارزانی و سەرپەرشتیکردنی چالەکیەکانی سوپای شۆڕژێری کوردستان لە چیای هەندرێن و زۆزک هێزەکانی میری تێکشێنران و پیرۆزێکی سوپایی و ڕامیاری مێژووی وەدەهێنرا و میری ملکەسی گفتوگۆکردن بوو وڕێی ئاشتی بگرێتە بەر. شەڕی چیای هەندرێن شەوی 12 مای 1966 لە نێوان سوپا و هێزەکانی سوپای شۆڕژێری کوردستان ڕوویدا. سوپای عێراق نەشوسی هێنا. دواتر ڕێکەوتن نامەی 29 حوزەیران دەرچوو. لە کاتی فەرمانڕەوایی عەبدوڕەحمان عارف و سەرۆکوەزیران عەبدوڕەحمان بەزازدا بوو. یەکێک لەو ئەفسەرە گەنجانەی لە چیای هەندرێن کوژرابوون لە بیرنامەکەی بەرباخەڵیا بەڕێکەوتی 13/5/1966 نووسی بووی قەڵەیت و لەیلەتە عیسە ئەڵڵاهومە ئفرجها عەلەینا و عەلە الشوقات، واتە شێوێکی ناخۆشم بردەسەر، خوایە دەرگای ڕزگاری لەسەر ئێمە و یاخی بووەکان بکەیتەوە. دوای چەند ڕۆژێک میری نوێنەری خۆی نار بۆ لای سەرۆک بارزانی و ئامادەی خۆی بۆ مفاوەزات پیشاندا. بارزانی چوو بۆ چیای زۆزک و لەوێەوە خۆی و پاسەوانەکانی لە چیاکەدا بەزینە خوارە و خۆیان کرد بە ناو بارەگای پێشەوەی سەربازگەی هاودیان. عەبدوڕەحمان عارف و ئەفسەرەکان و سەربازەکان بە هەلهەلە و هۆسەی کەیف و شادیەوە چوون بە پیر بارزانیەوە. خوا لێخۆشبوو ئیدریس بارزانی فەرمانیدا بە هەموو فەرماندە و پێشمەرگەکانی چیای زۆزک دابەچنە ناو سەربازەکان بۆ پاراستنی بارزانی و بەشداریکردن لە پێشواسی ئاشتی. جارێکی دیکەش بارزانی بۆ میلەت و بۆ دەرۆی وڵاتانی ئاشکرا کرد کورد ئاشتی خوازە و شەڕی ناوێ، مافی ڕەوای نەتەوەیی خۆی دەوێ و ژێمێ کە نوێنەری هەموو میلەتی عێراق بێتە پێشەوە. بارزانی بڕوای بە چارەسەری سیاسی و ئاشتیانە گرتنە بەر ڕێگەی گفتوگۆ ئەکرد. تەنانەت ئەگەر سوپای ڕژێمی شکستی بهێنایە و میری داوای وتوێژی بکردایە، ئەم یەکە و دووی لێ نەدەکرد و ئامادەی خۆی پیشان ئەدا و ڕێگەی گفتوگۆی پەسە نەکرد. وەک دانوستانی 13/1966 لەگەڵ عەبدوڕەحمان بەزازە کە لە ڕۆژی 29/6/1966 گەیشتنە ڕێکەوتنامەی 12 بڕگەیی بە ناوی لامەرکەزی بۆ کوردستان وەک هەنگاوێکی گەورە بەرەو بەدیهێنانی ئامانجەکانی شۆڕشی ئەیلول و هیوای سەرەکی کورد. لە دوای مانگی 6/1966 شەڕی کورد و کورد بە ناوی مەلایی و جەلالی پەرەیسەر. هەردوو لایەن ڕۆژنامەی ئۆرگانی خۆیان پێدرابوو لە بەخا. ڕۆژنامەی برایەتی سەر بە شۆڕشی ئەیلول و بارزانی بوو. ڕۆژنامەی ئەننور سەر بە باڵی جەلالی بوو. بارزانی وەک سەرکردەیەکی بەرپرسیار لە مافی نەتەوەیی و ئایندەی کورد ڕەفتاری دەکرد. لە کاگای دڵەوە قایل نەبوو بەو لامەرکەزیە و چاوەڕوانی دڵنیابوونی میلەتی کوردی دەکرد و بۆ هەلومەرجێکی نوێ بۆ زیاتر پێداگرتن لەسەر داخوازەکانی میلەتی کورد. نازناوی شێخی بارزان لە ساڵی 1960
بەڕێزەوە لە بارزانین پرسی قوربان بۆچی باوکت و براکانت نازناوی شێخیان هەیە وەک شێخ محەممەد و شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەد و شێخ بابۆ ئەی جەنابەت بۆ شێخ مستەفا نەبوویت فەرمووی پێش لەدایک بوونم مەلایەکی زۆر بە ئاین و لە خواترس و پیاوچاک لە بەرزان بووە خەڵکەکە زۆر ڕێزیان لێگرت و خۆشەویست بۆ لەلایەن کە من لەدایک بووم لەسەر ناوی ئەو پیاوچاکە ناویان نام مەلا مستەفا شێخ عەبدولسەلام بارزانی شێخ عەبدولسەلام بارزانی سەرۆک عەشیرەت و شێخی عەشایری بارزان و براگەورەی مەلا مستەفا بارزانی کە وەفات دەکات شێخ ئەحمەد بارزانی کوڕی شێخ محەممەد بارزانی ئەبێ بە سەرۆک عەشیرەت و شێخی عەشایری بارزان شێخ بابۆ نازناوی خۆشەویستیە پێش ئەوەی لەدایک بێ بە چەند ڕۆژێ باوشان دەمرێ و لەسەر ناوی خوا لێ خۆشبوو شێخ محەممەد بارزانیەوە ناونەرا شێخ بابۆ مەلا مستەفا بارزانی کوڕی شێخ محەممەد بارزانی کوڕی شێخ عەبدولسەلام بارزانی گەورەیە پەناگیری و پەنهانی لە کاتی هاتنی ڕۆژنامەنووسانی بیانیدا بۆ لای بارزانی داوام لێ دەکردن وێنەی من و برادەرانی بێتەلی ئاراس و دام و دەستگاکەمان نەگرن و باسی ئیش و کارمان نەکەن لە ڕۆژنامەکانیانە بۆ ئەوەی کاروبارەکەمان بە نهێنی و پەنهانی بمێنێتەوە و ئەوەندەی بتوانرێ میری نەزانێ شفرەی بروسەکانە شیەکەینەوە و شۆڕش سوودی لێوەردەگرێ خۆشم نەدەچوومە بەردەم کامێرەکانیان تەنانەت لەو کاتانەشدا کە لە تەریش بارزانیەوە دادەنیشتم و گفت و گۆیەکانم وەردەجێڕا بۆ ئەینزی یان لە ئەینزیەوە بۆ کوردی هەتا جاش کەمتر بێ کورد بەڕێزترە لە ساڵی 1966 ڕۆژنامەنووسێکی بیانی لە بەرزانی پرسی ژمارەی پێشمەرگە چەندە ئەو کاتە بارزانی فەرمووی 20,000 پێشمەرگەمان هەیە ڕۆژنامەنووسەکەوتی بەڵام لای میری 30,000 چەکداری کورد هەیە کورد جارێ دژی مافی نەتەوەی خۆی ڕەفتارەکە ئەمەش ئەوە ڕادەگەینە کورد نەگەیشتۆتە ڕادەی ئەم چەرخەی میلەتی دیکەی تێدا دەچین وتی ئەبێ ئێوە هەوڵ بدەن ئەو چەکدارانش بێنە لای ئێوە و پشتی ڕەشێمی عێراق بەر بدەن هەوڵ بدەن لە ناوچە ئازادکراوەکانەوە کورد نەڕۆن و ببن بەجاش ئەگەر ژمارەی کوردی نەیار بە شۆڕش گەیشتە ڕادێکی کەم ئەوە ڕادەی پشتگیری وڵاتانی دەرەوە بەرامبەر خەباتی کورد زیاترە بێ هەتا جاشتان کەمتر بێ ڕێسان زیاترە لەگەڵ بارزانیدا قۆناغ بە قۆناغ جارێ لە کاتی مفاوەزاتدا برادرێک بە بارزانی وت قوربان حەق نییە جەنابتان بە ناوی خۆتانەوە نامە ئاڕاستەی لێپرساوی بەڕێوەبەرایەتیەک بکەن بۆ دامەزانی فەڕاشێک یان گێڕانەوەی پۆلیسێ بۆ سەرکار فەرمووی ئەگەر من لە حکوومەت دڵنیابم خۆم لەگەڵ ئەو کەسا دەچم بۆ سلێمانی یان هەولێر و کەرکووک و لەبەردەم دەرگای لێپرسراوی بەڕێوەبەرایەتیەکەدا ڕادەوەستم تا بوارم ئەدرێت بۆ ئەو مەبەستە دەچمە ژوورەوە و تکاکار دەبم کە کاری ئەو کووردە جێبەجێ بکرێ هەروەها دەیفەرموو هەر کوردێک بە ئیشێکی من یان بە خزمەتێکی من دڵخۆش بێ من دڵی خۆش ئەەکەم بارزانی دەیفەرموو کە سێ کورد سەردەنێن بەیەکەوە یەکێکیان دەبێ بە دوژمن دوانەکەی تریش ڕای خۆیان ناکەن بێت ئەگەرچی من دەزانم لەبارەی ژیانی سەرۆک بارزانیەوە پەرتووک نووسراوە و زۆریش لە ئارادا هەیە بەڵام منیش خۆشحاڵ دەبم هەندێک لەو بیرەوەریانە تۆمار بکەم بارزانی لە کاتی برسێتیدا بۆ هاوڵەکانی بەم شێوەیە بوو بۆ نمونە گەر یەک نانی پێ بواە دەیکرد بە دوو لە تۆ لە تێکی بۆ ئەو کەسەی کە برسێتی و لە تەکەی تری هەڵدەگرت لەوچانێکی تردا لە تەکەی تریشێدا بە برسیەکی تر بەم شێوەیە خۆی بە برسێتی ئەمایە لە باری تریشدا بەم شێوەیە بوو پارە و پۆلی بۆ خزمەتی ملت دەویست و
بۆ پێشمەرگەی خەرجە کرد و هەردەم بە پێشمەرگەی دەوت کوڕی میلەت. کەسایەتی خۆی چاوی لە پارە و پلەپایە نەبوو. ئەیفەرموو ئەگەر لە ڕۆژێکە لە 3 جار زیاتر نان بخۆم نەخۆشەکەوم، ئەگەر هەموو ڕۆژێکی 3 جار خۆم بگۆڕم پێم دەڵێن نائاساییە و هەرگیز بە تەماش نیم زێر و پارە لەگەڵ خۆم ببمە گۆڕەوە. زۆر بە ئیمانیش بوو، هەمیشە نوێژێ کرد. چەندەها جار لە کاتی نوێژا بووە کە فڕۆکە دەهاتە سەرمان بۆ بردومان، جارێک لە جاران نەمدی نوێژەکەی ببڕێ لەبەر بردومان. لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشە بە ڕۆژوو ئەبوو قورئانی پیرۆزی دەخوێندەوە بە تەفسیرەوە کە بە سواری وڵاخی شۆ بووایە. کاتی بۆمباران نەمدی بشڵەژێ و لەسەر وڵاقی بێتە خوارەوە. ئەگەر دووربینی پێ بووایە کاتی بۆمبەباران بە دووربینەکەی تەماشای فرۆکەکانی دەکرد. زۆر جار دەیفەرموو هیچ جیاوازیەک نییە لە نێوان من و کوردێکی دیکەدا بۆ تێکۆشان، بەڵام با هەموو ئەوە بزانم من تەسلیم بە دوژمن نابم. گەلێکیش خۆم ڕادەگرم بەرامبەر بە ناڕەحەتی لە پێناوی میلەتە. لە کاتی دانیشتنە بۆ زیاتر بیکردنەوە لە گیرروگرفتی کورد داری داهاتاشی بە چەقۆیەکی تیژ. هەندێک جار دارچکرە جاریواشە بوو لە شێوەی خەنجەر دروستێ کرد یان وەک چلکەی دانئاژنین. ترسی نەبوو نە لە بردومانی فڕۆکە، نە لە تۆپباران و نە لە هێزەکانی میری. بە شەو نەدەنووست. دوای ڕۆژبوونەوەش ئەگەر ئیش و کاری گرنگ هەبوایە یان هێرشی دوژمنمان لەسەر بووایە ئەو ڕۆژگارەشی دەبردە سەر. دەیفەرموو نووسن بۆ کاتێکی بێ ئیشیە، کە ئیش هەبوو نووسن پێویست نییە. سەربارزانی ئەو تاقیکردنەوانە و ئەزمونانەی لە ژیانە بەدەستی هێنابوو لە شێوەی بیرروڕایەکی جواندا دای دەڕشت و بە شێوەیەکی خۆی ئاسایی و تێکڵاو بۆ بیرروهزرانەی لە ژیانە فێری بوو. لە یەک بۆ دەقەی نوێدا دای دەڕشت و دەری دەبڕی. ئامۆژگاری و ڕێنمایی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاڕاستەی بەرامبەرەکەیە کرد. ئەگەر ئامۆژگارێکە ڕق وایە بە شێوازێک دەیکرد کە ئەو کەسە دڵگیر نەبێ و دانیشتوانیش تێ نەگەن بەبەستی چییە. حەزی لە ئاخاوتنی ناڕاستەوخۆ و پەنهان بوو. باسوخواسی دەخستە قاڵبێکی چیرۆک ئاسا و بە شێوەیەکی کورت و پرچێش دەری ئەبڕی و کاریگەرە بوو لەسەر دانیشتوانی دەورپشتی. بۆ هەموو هەڵس و کەوتێکی پێویست ئاەتێکی قورئانی لەبەر ئەخوێنەوە یان کۆپلە شارێکی مەلای جەزیری. لە کاتی خوێندنەوەی شعردا هەست و هزری دەچۆ ناخی شعرەکەوە. بە شێوەیەکی ئەوتۆ وەک بڵێیت ئەو هەستەی شاعرەکە دەری بڕیوە یەکسەر لەگەڵ هەست و نەسی ئەمە دائاخەوێت. ڕێزی تایبەتی هەبوو بۆ شاعیر و ڕۆشنبیران و مەلای ئاینی. بچوونە هەر گوندێ کات و دەرگای ژوورەکەی ئاوەڵە و لەسەر پشت بوو بۆ ئەو کەسانەی کە ئاهاتن. کاتی ئاخاوتن بە دەنگێکی ساف و زوڵال دەپەیفی. دەنگی نێر بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە دەنگی بەرز نەدەکردەوە لە دووری 15 مەتریشیشەوە دەنگی دەبیسترا بە ڕوونی و مرۆڤ لێ تێدەگەشتی دەفەرمێ. لە کاتی کۆبوونەوەی گرنگە کە پێی زوا بوو ئاخاوتنێ یان وتارێ پێشکەش بکە ئاوازی دەنگی خۆی نەدەگۆڕی. ڕەخنەی لەو کەسانە دەگرت کە کاتی وتار خوێندنەوە خۆیان سوور و کوڕەکەنەوە و دەیکەن بە هاوار و نەڕەنەڕ و پەلهاویشتن بەم لاو بەولادا. گەلە جار خەڵکی دەهاتنە لای بەرزانی و قسەیان بۆ یەکتر ئەهۆنیەوە و هەریەکە ئەویست بە دەستی پێشمەرگە ملی نایارەکەی پشێنێ. ئیتر هەر کەسە و بە جۆرە. لەسەر ئەم وتیوتیەوە بارزانی فەرمووی ئەگەر لەسەر وتیوتی و ئەڵێن و دەڵێنی خەڵق پاکسازی دەور پشتم بکەم، کاتێ خۆمە بینمەوە بەتەنها لەسەر چیایەکەم قەلوداڵ بەسەرماوە دێن و دەچن لە هەلێک دەگەڕن بێنە خوارەوە چاوم دەربێن. کورد شایانی خزمەتە. لە هەڵوێستێکی تایبەتە وتم قوربان میلەتی کورد وەک خوورەی ئاسنەگەر وایە، هەتا لێوەی نزیکتربی زیاتر پرشی ئاگرت بەرەکەوێ. هەتا زیاتر خزمە بکەی تانە و تەشەری زیاتر شوێنەخەن.
فەرمووی منی زۆر جار تووشی ئەو نیگەرانیە بووم، بەڵام ئەو خاوەنتانە و تەشەرانە ئاکارنزمون و ژمارەیان زۆر کەمە و نوێنەری میلەتی کورد نین. کورد شایانی ئەوەیە خزمەت بکرێت. بارزانی و میلەت. بارزانی بوونێکی سادەی ئاسایی نەبوو، بەڵکو خۆی لە خۆیدا قوتابخانەیە بوو لە بیر و باوەڕی نەتەوایەتی تایبەت بە کورد و سەرجەمی کوردستان. هاوڕێتی و دۆسایەتی لەگەڵ هەموو چینەکانی میلەتدا دەبەست. سەردانی ناوچە جۆر بە جۆرەکانی کوردستانی ئەکرد بۆ زیاتر پەیوەندیکردن لەگەڵ جەماوەرە، بە جوتیار و شوان و گاوان و ئاغا و بەگ و سەرۆک و عەشیرەتەکان و مەلای دێهاتەکان و شێخ و موریدەوە بۆ تونکردنی دۆسایەتی و چەسپاندنی هەستی کوردایەتی لە ناویانە، هەروەها بۆ کۆتایی پێهێنانی ناکۆشی نێوان ئەم سەرۆک عەشیرەت و ئەو سەرۆک عەشیرەت و ڕوونکردنەوەی بارودۆخی کوردستان بۆ دانیشتوانی ژێر سێبەری شۆڕش. لە هەر ماڵێ میوان بواە لە 4-5 ڕۆژ زیاتر نەدەمایەوە، یان هەتا ئەو کاتەی دەگەیشتە کۆتایی جێبەجێکردنی کێشەی ناوچەکە. هەروەها مەبەستی لەم گەڕانەی بەناو دێهات و چیا و دەشت و دۆڵەکانی کوردستانە بۆ چۆنیەتی دانانی پلانی شەڕ بوو لە کاتی پێویستە. لای بەرزانی مەرج نەبوو سەرلەق فەرماندەی بەتالیۆنیان هێز ئەندامی پارتی بێت یان نەبێت. ڕێز و ستایشی بۆ هەموو کوردێک هەبوو کە ئامادەیی خزمەتی میلەت بکات یان بێتە ڕیزی پێشمەرگایەتیەوە یان لە ژێر سێبەری شۆڕشا بێ. زۆر گرنگی ئەدا بە ئیمامی مزگەوتەکان و هەروەها بە مەلای گوندەکان و ڕێزی لێ دەگرتن و هانی ئەدان لە کاتی خۆتبەی هەینیدا باسی گیرروگرفتی کۆمەڵایەتی بکەن، داو دەستوری کوردایەتی و خۆ ڕەوشی جوان و هەستی نەتەوایەتی لە ناویانە بچەسپێن و زاخاوی بدەنەوە. پیاوە ئاینیەکان لێخراوی تایبەتی خۆیان هەبوو. لە کاتی میوانداری و کۆڕ و ڕۆژانی جەژنە ئامۆژگاری نەتەوایەتیان ئاڕاستی خەڵکان دەکرد. مرۆڤی بە ئاین و پاک ئەبێ کوردێکی پاک و نیشمانپەروەرێکی پاک بێ و هەروەها قەشەی کەنیستەکان و پەیڕەوانی یەزیدیەکان بە هەمان ڕۆڵ هەسن. بەو شێوەیە بارزانی سەرۆکێکی سوپایی و سیاسی و کۆمەڵایەتی و دیبلۆماسی بوو و هەروەها مرۆڤێکی هەردەم پێویست بوو و نەدەتوانرا وازی لێ بهێنرێ. میلەت لەگەڵ هەموو بڕیارێکیا بوو. دەست بە سەرداگرتنی شار و شارۆچکە. ڕای بەرزانی وا بوو کە ئەوەندەی بتوانێت شار و قەزاکان نەگیرێن، دەستیان بەسەردا نەگیرێت، چونکە پێشمەرگە چەکی دژە فڕۆکە و دژەتانچی نییە کە بەرگری لەو شار و شارۆچکە و قەزانە بکات. گرتنی شار و قەزای بە هەڵا دادەنا لە هەموو ڕێژی شەڕی پارتیزانی و سوپایی و ئابووری و کۆمەڵایەتیەوە دەیفەرموو ئەوەندەی بتوانین خۆمان تووشی شەڕی بەرەیی شەڕی جەبهەر نەکەین لەگەڵ سوپادا. ئەبێ هەوڵ بدەین هەر جارە لەلایەکەوە لە هێزی میری بدەین بۆ ئەوەی ناچار بن هێزەکانیان دابەش بکەن و دوازار لە کات و هەل و مەرجی ڕوخساودا لە کاروان و شوێنە لاوازەکانیان بدەین. بەرەی شەڕ پێویستی بە چەک و تەقەمەنی و دابینکردنی ئازوقە و ئاو و وڵاخ یان ئۆتۆمبیل هەیە بەڕادەیەک نزیک لە ئامرازە سوپایەکانی میریەوە. لەبەرەوە با خۆمان تووشی شەڕی جەبهەر نەکەین لەگەڵ سوپادا. ئەمە ئەم شانش ئێستا ئێمە نیمانە. گرنگ بەردەوامی شۆڕشە و مانەوەمان و هێشتنەوەی میلەتی کورد لە بارودۆخی شۆڕشە تا ئەو کاتەی دەوڵەتە گەورەکان و وڵاتە یەکگرتوەکان سابێکمان بۆکەن. بە درێژایی شۆڕش دژی ڕزگارکردن و دەست بەسەرداگرتنی ئەو شار و شارۆچکانەی نزیک بوون لە سەنتەری شارە گەورەکانەوە یان لە ناوچە تەختی و دەشتایەکان. لەبەر ئەوەی دوای ئازادکردنیان پێشمەرگە بە جۆرەی پێویست چەشی قورسی نەبوو دژ بە هێزی ئاسمانی و تانک و زرێپۆش. دەیفەرموو شار و شارۆچکەیەک کە نەتوانین بیپارێزین
بۆچی دانیشتوانی بخێنە ژێر ترس و مەترسیەوە. بەدەستەوەدانی ئەو شوێنانش دەبێتە هۆی نزمکردنەوەی وەرەی خەڵخان و پێشمەرگە. دووسێ جار کە خۆم وەرجێر بووم لە نێوان بارزانی و هەندێک ڕۆژنامەگەری بیانیدا دەیگوت ئەبێ ناوچەیەکی دیاریکراوتان بەدەستەوە بێ و بیپارێزن هەتا ئەگەر لە ناو شی و دۆڵ و قەتپاڵی چیاکانی کوردستان نابێ. ئەو ڕۆژنامەنووسانە وان بە سەرۆک بارزانی ئەوت. یەکێ لەو ڕۆژنامەنووسانە وتی ئەبێ ناوچەیەکی دیاریکراوتان بەدەستەوە بێ و بیپارێزن هەتا ئەگەر لە ناو شی و دۆڵ و قەپاڵی چیاکانی کوردستان نابێ. بەردەوام ناوچەیەکی واتان ئەبێ بەدەستەوە بێ. نائارامی و گرژی دەرونی. سەرۆک بارزانی لە کاتی دانیشتەکانی وتوێژدا لەگەڵ نوێنەرانی میری تووڕەیی و نائارامی و گرژی دەرونی خۆی تێکڵاو بە دانیشتەکە نەدەکرد. دەیفەرموو بەرژەوەندی میلەت ئەرچێکی گەورەیە لەسەر شانمان. نابێ توندە میزاجی و تووڕەیی و هەڵچوون ئەو بەرژەوەندیە بە ئاڵۆزێنێ و تێکی بدە. بە تایبەتی بۆ وەدیهێنانی سوود و بەرژەوەندی گشتی و مافی نەتەوەیی. بارزانی کە دەستی ئاشتی و تەبایی دەخستە ناو دەستی لێپرساوانی ڕژێمەوە و پەیماننامە و ڕێکەوتنامەی ئیمزا ئەکرد دەستی خۆی لە ناو دەستی ئەو لێپرساوانەی میری ڕانەدەچێشە ئەگەر میری دەستی خۆی ڕانەپسکانایە. جارێکیان لە کاتی وتوێژدا و بەڕێکردنی پیاوێکی گەورەدا لە کاتی تۆقەکردن و پێش دەست لە ناو دەست دەرهێنانە بە لێپرساوە گەورەکەی وت ئێستا من دەست لە ناو دەست دەرەهێنم بەڵام تکاکارە وای داینەی کە دەستم هەر لە ناو دەستایە و بەرم نەداوە. ئامانجی شۆڕش. دەیفەرموو ئامانجی ئەم شۆڕشەی میلەتی کورد هێنانەکایەوەی ڕژێمێکی دیموکراسیە بۆ هەموو میلەتی عێراق کە لەژێر سێبەریا کوردیش بگا بە مافی نەتەوایەتی ڕەوای خۆی. ئەگەر گەلی عێراق لە ناوەڕاست و باشووری وڵاتە شوێنی هەڵەموت و چیا و دۆڵیان هەبوایە ئەوانیش لە ڕەژیم هەڵدەگەڕانەوە و دەستیان ئەدایە چەک دژی زۆر و سەمی ڕژیم. دەیفەرموو هەر ڕژێمێکی نوێ لە وەغا هاتبێتە سەرفەرمانڕەوایی دوای چەسپاندنی دام و دەستگای خۆی لە ئێمە هەڵگەڕاوەتەوە و هێرشی کردوتە سەر خاچی نیشتمانی کورد لە پەیمانی ڕێکەوتن و تەبایی پاشگەز بوونەتەوە و مافی نەتەوەی کوردیان پێشێل کردووە. ئێمە لە پێناوی پاراستنی خۆمانە هەرگیز دژایەتی میلەتی عێراقمان نەکردووە. ڕژیم دەبێت نوێنەر و جێی باوەڕی هەموو میلەتی عێراق بێ. لە سەرەتای هەموو وتوێژەکە لەگەڵ ڕژیم داوای ئەوەیە کرد کورد مافی ڕەوای خۆی هەبێ، مافی ژیانی ئازادی خۆی هەبێ، خێروبێری کوردستان و بەروبوومی بۆ کوردستان تەرخام کرێ و چی لێ مایەوە بدرێ بە خەزانەی سەرەکی دەوڵەت. ئاوازی شمشاڵ. بارزانی حەزی لە ئاوازی شمشاڵ بوو. هەروەها گوێی لە دەنگ و سەدای خۆش دەگرت. لە سەرەتای شۆڕشە کاتێ لە گوندی بێدوو هێبووین لە ناوچەی بەرواری باڵا سرانبێژێکیان هێنا بۆ ئەو ماڵی بەرزانی لێبوو. سرانبێژەکە دەرەوەی ژوورەکە گۆرانیەوت. ئەمیش لە ژوورەکەی خۆی دانیشت بوو گوێ لێ دەگرت. دیار بوو لاوکەکەی بەدڵ نەبوو چونکە دوای یەکەم سران دەستی کرد بە خوێندنەوەی ئەو بروسکانەی خستووە بەردەستی. کەوتەوە باسی هەندێک ڕووداوی بەرەکانی شەڕ. حەزی لە قەوان و تۆماری کاوێزاغا دەکرد بەڵام زۆر جارجەی فەرموو خۆزگە لە لاوکەکەیە نەیدەگوت کورد خایەنە. فرەحیزبی. بارزانی نەمەر بڕوای بە فرەحیزبی هەبوو. ئەو حیزبانەی لای میری قەدەخەکرابوون لە ناوچە ئازادکراوەکانی کوردستان بارەگا و مەڵبەندی خوان هەبوو. لەسەر ڕێباز و ئامانج و سوود و خزمەتی گەل و نیشتمان خەباتانە کرد. ڕێزیان لە ئامۆژگاریەکانی بەرزانی دەگرت و بۆ سوودی گشتی و بێجیاوازی. یارمەتی و چەک و تەقەمەنیان پێ ئەدرا و دەستکەوتەکانی شەڕ بۆ خۆیان نەمایەوە. ئەگەر چەشی قورس و نیمچە قورسیان دەست بکەوتایە دانار بۆ بارگای سەرەکی سوپای شۆڕژێری کوردستان بۆ زیاتر سوود لێوەرگرتنی لە کات و شوێنی پێویستە.
کۆڕی ملت دەیفەرموو ڕژێم لە کاتی شەڕە دایان ڕۆڵەی ملت بە کوژ ئالات هیچ دەربەز نییە و دایان ڕۆڵەی دیکە دەخاتە جێگیان کوڕی ملت دەیفەرموو ڕژێم لە کاتی شەڕە دایان ڕۆڵەی ملت بە کوژ ئەدات هیچ دەربەز نییە و دایان ڕۆڵەی دیکە دەخاتە جێگیان بۆ ناو ئاگر و گولەباران لەبەرەوە زۆر جار کوشت و کوشتار کاریگەر نییە بۆ کۆتایی پێهێنانی شەڕ بەڵام سەبارە بە هێزی ئێمە ئەو پێشمەرگانەی شەهید دەکرێن ئازایانە کە ئازایانە چوونەتە پێشەوەی مەدانی شەڕ و شەهیدبوونیان کاریگەرە لەسەر بەرەی شەڕ میری گوێ ناداتە ئەو زەرورزیانەی لێیەکەوێت دابینکردنی چەک و تەقەمەنی و هێزی فریادرەس و هێنان و بردننی هێزەکانی ئاسانە بەڵام سەبارە بە ئێمە هەموو ئەو مەرج و پێداویستیانە بە پێچەوانەیە ئێمە وەرە و پشومان هەیە و میلەتی کورد پشتیوانمانە نابێ ڕۆڵەکانمان لەدەست بچن کاتی شەهیدبوونیان بە زەحمەت و درەنگتر جیان پڕەکرێتەوە قسەی خۆش و بارزانی بارزانی کەم پێدەکەنی بەڵام ئەگەر قواسێکی بەدڵ بواە و پێ بکەنیایە ئەوەندە پێدەکەنی هەردوو چای پڕ دەبوو لە ئاو فەرمێسێک بە هەردوو چایدا دەهاتە خوارەوە و جارێکی دیکەش بازەکەی دەجێڕایەوە و دوو ئەوەندەی تر پێدەکەنی جارێک گوێم لێ بوو ئەم باسی دەجێڕایەوە کابرایەکی موسڵاوی سەجێک و تووتکە سەجێک ئەباتە بازار بیفرۆشە زەلامێک لە کابرا دەپرسێ ئەم سەگە بە چەندە ئەڵێ بە 5 دینار ئەی تووتکە بە چەندە ئەڵێ بە 10 دینار کریارەکە دەڵێ بۆچی دایکەکە بە 5 دینار بەڵام تووتکەکە بە 10 دینار فرۆشیارەکە لە ئاخر ئەمان سەگە بەڵام تووتکەکە سەجی کوڕی سەگە بازانی ئەم باسی بە عەرەبی و بە لەهجەی موسڵاوی ئەجێڕایەوە کاتێک لە ڕووسیا دەبن لە سەرەتاوە دەوڵەت بارزانەکان فێری خوێندن و نووسینی کوردی ئەکات وەک مەحول ئومیە مامۆسای وانەی کوردی ناوی مەلا حەمەمینە بێت خەڵکی ناوچەی ڕانیە فێرخوازە هەڵدەسێنێ و پرسیارێکی لێکە فێرخوازەکە دەرسەکەی ڕەوان نابێ مەلا حەمەمین تووڕە ئەبێ ئەڵێ سبەینێ دەرسەکە ڕەوان نەکردبێ شەپازلەیەکە لێ ئەدەم دەشتی بیتوێنێت پێمازەکەم بارزانی کە ئەم باسەیە جێڕایەوە بەدەم پێکەنینەوە دەیگوت مۆسکۆ تۆ لەکوێت و بیتوێن تۆ لەکوێ مەلا حەمەمین یەکێ بوو لەو کەسانەی لەگەڵ بارزانیا چوون بۆ ڕووسیا پیاوێکی لاواز و قسە خۆش بوو بۆیە زیاتر بەو شێوەی شەپازلەکەی پێدەکەنی جارێکا فەرمووی لە کاتی لاویمە زۆر جار دایکم دوعای خێری بۆ دەکردم و دەیگوت ئینشەڵڵا عومرت بە چەلوچیاوە ئەبێ واتە ئینشەڵڵا تەمە درێژە بی من درێژایی تەمەنم بە چەلوچیاوە بردەسەر واتە هەموو تەمەنم لە شاخ و داخ بردەسەر